سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هەمیشە باش بن. زۆر دڵخۆشم لەگەڵتانە ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێ لە گەشتی زیتەڵا واتە کاتی بۆ گوندەکان هەر جارە و گوندێکی کوردستان بەسەرەکەینەوە. بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ هات بەم گوندە جوانەیەوە. ئادەی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ ئافەرین! قەراجیان سەر بە ناحیەی کوێیە؟ عربەت سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین هەربژین یەک چەمڵێک خایی بۆ خۆتان. زۆر باشە مناڵەکان پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ زۆر باشە دواترە چینە لای هەنێ پرسیار لەسەر گوندەکەتان لەسەر ژیانی ڕۆژانەتان هەروەها چەند پرسیارێکی شمەیە دواتر لەسەر چیرۆکەکە یەکێک لێتانە پرسە باشە؟ کەواتە بەبێ دەنگی گۆم لێ بگرن. ڕۆژێکیان مناڵێکە بێ ناوی جەلالە. جەلال تەمەنی 8 ساڵانە، زۆر حەزی لە خواردن بوو، مناڵێکی زۆر نەوسن بوو، هەروەها هیوایەتی ئەوە بوو کە سکی تێرکە، هەر خواردنێکی بینایە تێری لێ خوارد. ورگی ئەوە نەزلە بوو هەتا وەکو شووتێکی لیاو، مناڵێکی خرپن و قەڵەو بوو، بە شێوەیەک بە ناڕەحەتی ئەیتوانی بەڕێگایە بڕوە، هەرگیز گرنگی بە تەندروستی خۆی نایە. کاتێک ئەڕۆیش بۆ قوتابخانە جانتاکەی پڕەکرد لە شیرینی و لە لەفە و لە خواردن ئەیبەر لەگەڵ خۆیە. هەر پشوویەکی نێوانوانەکە بووایە ئەو جانتاکەیە کردە و دەستێ کرد بەشت خواردن. ڕۆژێکیان وانەی وەرزشیانە بوو، قوتابیەکان هەمووی ڕۆیشتن بۆ گۆڕەپانی قوتابخانە. مامۆسای وەرزش وتی ئەمڕۆ پێشبڕکێکەی بۆ ئەوەی بزانین کێ لە هەمووان خێراترە. هەر کامێکتان براوە بوون خەڵاتی یەکەم وەرەگرن، خەڵاتەکەش تۆپێکی جوانە کە پێتان نەبەخشم. قوتابیەکان بە یاریەکە و دیاریەکە زۆر دڵخۆش بوون، هەمووان لە هەوڵی ئەوەیە بوون لە پلەی یەکەما بن و پلەی یەکەم بەدەست بێن و دیاریەکە وەرگرن و ببنە یەکەم. دیاریەکە دەستی پێکرد، ئەبوایە هەر قوتابیەک 5 جار بە دەوری گۆڕەپانی قوتابخانەکەیان ڕابکە. مامۆساکە فیکەی دەست پێکردنی لێیە، هەموو قوتابیەکان دەستیان کرد بە ڕاکردن. بەڵام جەلال نەیتوانی ڕابکە، تەنانەت نەیتوانی بۆ یەک جاریش بە دەوری قوتابخانەکەیان بسوڕێتەوە. دوجار لە ماندوێتیە تووشی هەناسە بڕکێ بوو کەوتە سەر زەوی، ڕوخساری سوور هەڵگەڕا بوو، عارەق تک تک بە ناوچەوانی هاتە خوارەوە. ئەو ڕێکانی پێی پێکەنین و گاڵتەیان پێکرد. مامۆساکە ڕۆیشت بۆ لای و هەڵی سانە و پێیوت جەلال تۆ خۆی زۆرە خۆی بۆیە ناتوانانی ڕابکەیت و بە ناڕەحەتی هەڵس و کەوتەکەی، پێویستە کێشی خۆم کەم بکەیتەوە ئەگەر نا دووچاری زۆر نەخۆشیە بیتەوە. پاشان وتی وەرە با بڕۆی بۆ لای پزیشکی قوتابخانەکە. مامۆساکە بابەتەکەی بۆ پزیشکەکە ڕوون کردەوە و پزیشکەکە وتی جەلال پێویستە سەرەتا خواردن کەم بکەیتەوە، هەروەها خشتەیەکی خواردنی بۆ دانا و پێیوت کە بێم ڕێنماییانە جێبەجێ بکەیت، دواتریش گرنگی بە بە وەرزشکردن. مامۆساکە وتی زۆر سوپاس پزیشکی بەڕێز،
خۆم چاودێریەکەم هەروەها ڕۆژانە ئەبێ بێ بۆ ژووری وەرزشکردن لە کاتی پشوەکان بۆ ڕۆژی دواتر جەلال ڕۆیش بۆ قوتابخانە بەڵام بڕێکی زۆر کەمی خواردن لەگەڵ خۆیان بن هەروەها لە کاتی پشوەکانە ئەڕۆیش بۆ ژووری وەرزشەکە و وەرزشیەکرد مامۆساکەش فێری زۆر یاری وەرزشی کرد کە یارمەتی دابەزانێکیشی لەشیەیە جەلال لەسەر ئەم بەرنامەیە بەردەوام بوو لەو ڕۆژەوە بە دواوە زیادەخۆری نەکرد بە بەردەوامیش وەرزشیە کرد باوکاری مامۆساکرد ڕۆژ لە دوای ڕۆژ کێشی کەمی کرد جەلال بەردەوام بوو لە وەرزشکردن دوای 2 مانگ لە وەرزش هەستی کرد جەستەی وردە وردە کێشی دابەسێت جەستەیەکی خۆش و تەندروستیە بوو زۆر هەستی بە خۆشحاڵیە کرد کەس گاڵتەی پێ ناکرد لە ڕێگا هەناسە پرکێک پێ ناکەوت هەوڵی بەدەستێنانی پلەی یەکەمەیە لە ڕاکردنەکانە ڕۆژێک ڕۆیش بۆ ژووری مامۆسای وەرزش و زۆر سوپاسی کرد هەوڵ و هاوکاری و یارمەتیەکانی پێوە وتی مامۆسا وانەیەکە فێر کردم کە هەرگیز لە یادی ناکەم تێگەیشتم کە لە شولارێکی ڕێک و پێک چەند گرنگە بۆ ئێمە نابێتر زۆر بخۆی خواردنی کەم بۆ ئێمە زۆر گرنگە مامۆساکە پێیوت جەلال تۆ قوتابیەکی کورتوگۆڵ و چالاکی خاوەنی هیوا و ئاواتی بۆیە پێویستە تۆ بەردەوامی تا و کاتێ ئەبی بەو کەسەی کە خۆ دەکەوێت نابێت زیاتر لە پێویست بخۆی چونکە خواردنی زۆر قەڵەومانەکە قەڵەویش زۆر ناخۆشە و نەخۆشی بە دوای خۆیان ئەهێنێ چیرۆکەکەم خۆش بوو چەپڵەیەکی بەهێزم بۆ لێبەر زۆر باشە مناڵەکان ئەزانن ئەمڕۆ ڕەشەبایەکی زۆر بەهێزە بەڵام بڕیارمان نا لەگەڵ ئێوەیە بەردەوام بین و بەرنامەکەی خۆمان هەر پێشکەش بکەین باشەوە پێم بڵێن لێرە هەمیشە ڕەشەبایە ڕەشەبا هەنێ جار خۆشە لەبەرەوەی پێنگی بە دوای خۆیانێ بەڵام ئەمڕۆ تەپوتۆسیشی زۆر لەگەڵایە ئەوە تا ئێرەش ئەجوڵێنە گۆشتەکەمانە جوڵێنە خەریکە گوێ بەسەر بنا باشە با بچینە لای مناڵەکان ئەوین چۆنی باشم دەنگ و باست چۆنە باشم باشی ئەوین لە پۆلی چەنی دەرچوو بۆ چوار ئەفەرین هەر بژین ئەوین باشە تۆ منەبینی لەسەر شاشەی کورسات باوێ زۆر باشە کەواتە باوڕێکانە بڵێ بەردەوام سەیری شاشەی کورساتکان هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 ئێوارە ماوەی مناڵانی زۆر خۆشمانەیە باشە باش ئەفەرین ئەوین ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی وەڵا باش ئافەرین هەمیشە باش بی ئەوین گۆرانێکمان پێشکەشەکەی یان شارەیە لە سەردای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڵی خۆشەویستەکانم جێگای مەکتەب کراوە پشووی هاوێن بڕایەوە جا نۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین ێلانەیە بێتر شا دەبینە ڕێگای خوێندن نەگرینەوە کاکەی فەلەح دیوانی چرۆ ئەفەرینێت چە بڵێ بێزی بۆ لێبە ئەلەن گیان چۆنی وەڵا باش دەنگ و باسە چۆنە وەڵا باش باشش کورد ئەلەن بەڵێ لە پۆلی چەنی لە پۆ دەچوو بۆ ئافەرین زۆر باشە ئەلەن باشە پرسیارێکی لێکم لەسەر گوندەکەتان بەڵێ باشە واتای خەراجیان لە چیەوە هاتۆ لە باج و خەراجەوەتەوە لە باج و خەراج چیتان کرد خەڵک کە لێرە ڕۆژدون ئالێ ڕۆشتون بۆ ئێران تر باج و خەراجەوە واتە ئەمە سەردەمانی زوو کە کاروانەکانی بازرگانەکانی ئێران هاتوون و لێرەوە بازرگان ڕۆیشتون بۆ ئێران لەم ناوەخت باج و خەراجیان سەنگووە بۆ ئێران ناو خەراجیان وایە بەڵێ زۆر باشە ئەزانی چی زۆر گرنگە بۆ مناڵانی کوردستان کە هەمیشە واتای ناوی کوردەکەیان بزانن لەبەرەوەی ئەگەر گەشتیارێک یا سەردانیکەرێک هاتە گوندەکەتان واتای گوندەکەتانی پێ بڵێن زۆر باشە ئەلەنجان ئەلەن بەڵێ باشە ئەتوانی شتێکمان پێشکەشکەی گۆرانی هۆراوە شەعر مەتەڵ مەتەڵ بەڵێ ئادی هین ئەتانی بەستی ناڕۆ ئەتابی بەستی ناڕوە بەڵێ ئەتابی بەستی ناڕوە هینا تراکتۆرە ناوەڵ ئەی
سێبەرە نەوە ئەی چی بێ پێم بڵێنەوە پێم بڵێن هینە مریشکە نەوە ئەی چییە پێڵاوە چی پێڵاوە ئەی ڕاستەکە بەڕاستی ئافرین بەتەڵێکی زۆر بەهێز بوو دەست خۆشێک چەم لە بێزی بۆ لێبە هەرپشی دیە بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشی خۆشبی لیا لە پۆلی چەنی دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار زۆر زۆر باشە ئافرین هەرپشی لیا بەڵێ باشە تۆ حەزە لە وەرزشکردنە بەڵێ چ وەرزشێکە حەز لێ تۆ پێ نەزانی بەڵێ ئەی یاری بالا یاری بالا یاری تێز ئەو یاریانە بکە باشە پێویستە گرنگی بن بە وەرزشکردن لەبەرەوەی زۆر بەسوودە بۆمان بۆ مێشکمان بۆ بیرکردنەوەمان هەروەها بۆ جەستەمان زۆر بەهێزە ئەو کاتە ئەگەر ئێمە کەسێکی وەرزشی بین ئەتوانین لە قوتابخانەشە سەرکەوین لەبەرەوەی وانەکان بە باشیە چێتە پێشمان باشە بەڵێ ئافرین ئەتە گۆرانیەکە پێشکەش کە دەی گۆرانی نازانم شعر بۆڵەی لە سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکان و هاوڕ خۆشەویستەکانم دریای مەکتەب کرایەوە پشووی هایم بڕایەوە جا نۆرە قوتابخانەیەک بۆ زاین هێلان بە یەکتر شادەبینن تا ئافرین یەک چەم لێ بەهێزی بۆ لێبە هەرپشی دەست خۆش ئافرین محەممەد چۆنی باشی دەنگ و باسە چۆنە هەڵا باش باشی محەممەد پرسیارێکی لێکەم لەسەر گوندەکەتە باشە ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ باشە چه ئاژەڵێ زۆر بەخێوەکە مەڕ مەڕ ئەفرین مەڕ سوودی زۆرە بۆ قوریەکەی بۆ شیرەکەی هەروەها بۆ گۆشتەکەشی وایە بەڵێ ئافرین باشە محەممەد لە ئەگەر تۆ ڕۆژانە خواردن زۆر زۆر خۆی زۆر زۆر خۆی زۆر زۆر خۆی ئەو کاتە وانۆ پێخوێنێ ناڵ ئەی باشە بە ئاسانی خەون لێکەوێ نە باشە ئەفرین کەواتە پێویستە ئێمە بە ڕێژەیەکی دیاریکراو خواردن خۆین لەبەرەوەی زیان نەگەێنێ بە تەندروستیمان باشە بەڵێ ئافرین محەممەد بەڵێ ئەی شتێکم پێشکەش ناکەی مەتەڵ ئادەی کابراایەک لە شوقەیەکی بەرزەکەوێتە خوارە بەچی بم بۆ خستەخانە بەچی بەر بۆ خەسەخانە بەچی بەپێ نە باهین 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 هین بە سیارە نە ئەی بە ئەمبوڵەنس نە بەچی بەپەلە بەپەلا زۆر بە خۆت بوو نەمزانی بەپەلای بەر هەر بژی ئافرین ئەزانی تێکەوتم یەک چەپڵی بێزی بۆ لێبەر هەر بژی دەستخۆش ستایش چۆنی باشی دەنگ و باسە چۆنە ئەڵا باش باشی ستایش عادی پێم بڵێرەوە گوندەکەتان ناوی چی بوو خراجان ئافرین گوندی خەراجیان باشە ستایش گوندەکەی ئێوە قوتابخانە تا چەندی تایە شەش تا پۆلی شەش بەڵێ واتە ئەگەر دەرچوو بۆ پۆلی حەوت ئیتر لە گوندەکە نامێننەوە نەخێر ئەیە چن بۆ کوێ عربەت ئەچن بۆ عەربەت بەڵێ. زۆر باشە ئێستا قوتابیتان هەیە لە عەربەت نەخێر زۆر باشە کەواتە ئەبێ ئێوە بەردەوام بن ئەبێ هەوڵ بن تێبکۆشن هەرگیز نابێ واز لە قوتابخانە و لە خوێندن بێنن باشە باشە ئافرین باشە پێم بڵێ بەڵێ. تۆ حەزی لە وەرزشە بەڵێ باشە ئەی باشە کە نانەخۆی ئەبێ یەکسەر بخەوی نەخێر بۆچی لەبەرەوەی شانە ئەگەر بەیانی مەکتەبت هەبێ دەبێت سعیکت بکەیت ئافرین ئەگەر خواردن خۆی دواتر بخەوی زیان بە تەندروستی وەگەێنێ وایە بەڵێ ئافرین باشە ستایش گۆرانیە هۆراوەی شتێکم پێشکەش ناکەی شعر ئادەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێنە دڵ و چامانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو سەربازی گەل و خاکەم ڕۆڵەی تست و چالاکم کوردستان لە پارێزم بە هەمووتانە هێزم سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەرگریی نیشتیمان محەممەد پاگش ئافرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێبە ئەحمەد چۆنی باشم دەنگ و باسە کاکە ئەحمەد دەنگ و باسی ئاوایی چۆنە ئەحمەد بەڵێ ئەو بۆ بێدەنگی
ئەحمەد لە پۆلی چەنی؟ وا دەرچوم بۆ دوو. ئەفەری دەرچووە بۆ دوو هەر بشی ئەحمەد گیان. ئەحمەد تۆ خواردن زۆرە خۆی؟ نە. ئەفەرین نابێ خواردن زۆر بخۆی ئەبێ خواردن بە ڕێژە بخۆی بۆ ئەوەی کە گەندەمان ئازاری پێ نەگاو بۆ ئەوەی قەڵەو دەبی باشە؟ باش. ئەفەرین ئەحمەد بەڵێ لە قوتابخانە فێری هۆراوە و گۆرانی وشت بووی؟ بەڵێ. ئەدی دەشتێکم بۆ بمەست. ژمارەیە هاوڕێمان لەناو پۆلی شاپێمە زۆر وریایە و بچووکە. خەنجیلەیە و بچووکە. پێمان دەڵێ وریابن لە پۆلا زۆر ئاسابن. هەر شارۆ بە بابەتێ فێرمانەکە پیتێ. ئەفەرین یەک چەڵێ بێزی بۆ لێمە. ئەفەرین سیدرا چۆنی؟ باسە چۆنە؟ ئەیە میشە باش بی. سیدرا پێ و خۆش هاتم بۆ گوندەکەیەوە بڕۆ. پێ و خۆش ئەمڕۆ هاتم بۆ خەراجیان؟ بەڵێ. ئافرین منیش زۆرم پێ خۆشیەوە بینی بەڕاستی ئەو مناڵی زۆر ژیر و زۆر عاقڵن. باشە سیدرا تۆ لە قوتابخانە لە پۆلی چەنی؟ دوو. لە پۆلی دوو ئافرین هەر بژی سیدرا. سیدرا باشە ئەگەر ئێمە هەر خواردن بخۆین و وەرزش نەکەین هەر خواردن بخۆین و دانیشین و بخەوین چیمان لێ بەسەریە؟ قەڵەوە بین یان زەعیفە بین؟ قەڵەوە بین بۆیە بێ ئەگەمە لە تەندروستی خۆمان بێ وایە؟ باشە سیدرا بەڵێ گۆرانیە شتێکم پێشکەش ناکەی؟ بە دەی سمۆرەیە هاوڕێمان لەناو پۆلی شاپێن زۆر وریا بچووکە خەنجیلەوێ سوکتە پێماڵێ وریا بە لەدەدادا ئەجار وەک بابەتە فێرمان دەکا وەک پیرە دەچەند بچووکە ئێندە کارە چاکەوەسکۆڵ بۆ ساڵڕێگە خاندی وەک ئەفەرین هەر بژی یەک چەڵێ بێزی بۆ لێبەر. ئەڵوێزگیان چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ بەڵا باش. دەنگ و باسی ئاوایی باشە؟ باشە. ئەڵوێز؟ بەڵێ. باشە ئەمڕۆ باران نەباری لێرە؟ نەخێر. ئەزای بۆ زۆر ناوچەی کوردستان ئەمڕۆ بارانی تیاباری کە هاتی لە ڕێگا بینیمان هەورێکی زۆر بوێرە ومان ڕەنگە لێرەش باران باری کرد. نەباریەوە. باشە هەڵوێست ئێرە زستانە ساردا؟ بەڵێ. زۆر؟ بەڵێ. خۆش نازانی لە وەرزی زستانە دائیمە باران بێ بەفر بێ جاچی شەڕە تۆپەڵەکەی باشە ئێوە شێرە بەفری نەدروستەکەن؟ بەڵێ. ئافەرین زۆر خۆشە شێرە بەفری نەدروستکەن شەڕە تۆپەڵ بکەن یاری خۆش بکەن بەڵام نەکەن ئازاری یەکتری بن باشە؟ بەڵێ. باشە هەڵوێست؟ بەڵێ. باشە دەکەی ئێوە سەرچاوی ئاوی هەیە؟ نەخێر. بەڵێ. سەرچاوی ئاوی هەیە؟ بەڵێ. زۆر باشە کەواتە نابێ زیادە ڕەوی لە بەکارهێنانی ئاوا بکەیت لەبەر ئەوەی ئاو سامانێکی زۆر گرنگە بۆ نیشتیمان وایە؟ بەڵێ. هەر بژی یەک چەپڵەی بەهێز بۆ کاکاکەوت. ئەفەرین سایە چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ سایە لە پۆلی چەنی؟ یەک. لە پۆلی یەک. ئەفەرین هەر بژی سایەجان سایە حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. ئافرین کەواتە ئەبێ لە وانەکاندا باش بی ئەبێ ڕێز لە مامۆساکان بگری ئەبێ وانەکانە بە باشی بخوێنی باشە؟ باشە. ئافرین یەک چەڵێ بێزی بۆ لێبەر. ئارۆکیان چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ باش. کە پێم وتن چۆنن باشن خێرا وەڵام بنەوە لەبەرەوەی من جۆم لێتان نییە لە بەرڕەشەباکە دووری لێکە و باشە؟ باش. لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم دەرەچم بۆ حەوت. ئەفەرین کەواتە هەر ئەم ساڵ ئەم قوتابخانەی خۆتان نەخوێنی دواترە چی بۆ کوێ؟ بۆ عەربەت. بۆ عەربەت ئەفەرین کەواتە ئەبێ ئەو مادووبوونە و ڕەنجەکە و بە فیڕۆ نەڕوا پێویستە وانەکانە بە باشی بخوێنی باشە؟ باشە. هەر بژی یەک چەڵێ بێزی بۆ لێبە. ئەفەرین دەست خۆش. نەورۆزگیان چۆنی؟ باش وەڵام. نەورۆز ئەوڕێ خۆمە. نەورۆز باشە بزان مەزانی نەورۆز لە چ وەرزێکایە؟ بەهار. ئەفەرین بەهارە دەستپێکی یەکەم ڕۆژی هاتنی وەرزی بەهارە وایە؟ باشە تۆ بە نەورۆز پۆشاکی کوردی لەبەرەکەی؟ بەڵێ. ئێزانی ئەوە ئەڵپەڕی ئەوە
ها بەڵێ ئێزانی و گۆرانی بڵێ گاڵێ ئەمڕۆژی ساڵی تازێ نەورۆزاتەوە جێژنێکی بۆنی کووردە بخۆشی و باتەوە ئەزانی یەک تۆزی ئەزانم ئەفەرین ئەزایی چی پێویستە هەمیشە گرنگی بی بە گۆرانی فۆلکلۆری کوردی لەبەرەوانەی ئەوانە گۆرانی سەردەمی زۆر باشن پێویستە کورد شانازی بوو گۆرانی و گۆرانی بێژانەوە بکە باشە؟ بەڵێ باشە پێ بڵێ نەورۆز لە پۆلی چەندی؟ لە پۆلی چەند؟ چوار لە پۆلی چوار ئەفەرین زۆر زۆر باشی نەورۆز ئەی هۆراوەیە گۆرانی شتێکت پێشکەش ناکەی؟ بەڵێ هۆراوە ئادەی لە سەرەتای ساڵەوە براکار و خوشەکار هاوڕێ خۆشەویستەکار دەرگای مەکتەب کرایەوە پشووی هایم بڕایەوە وای گەورەی قوتابخانەیە کە بۆ زانی هێلانەیە بە یەکتر شا دەبینەوە ڕێگەی خوێندەی دەگرێنە تاکەی فلاتی وەی چوو ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەربژی دەست خۆش کاکە محەممەد چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش باشی کاکە محەممەد لە پۆلی چەندی لە پۆلی شەشم لە پۆلی شەش ئەفەرین هەر بژی ئەی لەوانەکانتە باشی باڵێ زۆر باشە گرنگی بێ بە خوێندن باشە باشە کاکە محەممەد با پرسیارێکی لێ بکەم لە گوندەکەی ئێوەیە واتە خەڵکی ئێرە گرنگیێن بە چاندن و دەغودان باڵێ باشە چ شتێکە چێنن وەکو ئاگەنم چۆ نیسێک نۆک برنج گەنم و جۆ گەنم و چۆ زۆر زۆر باشە باشە دوایەوەی کە بەرەمەکاتان دووریەوە ئاینێرن بۆ شار بۆ فرۆشتن باڵێ ئەفەرین زۆر زۆر باشە پێویستە گرنگی بەر بە کوشت و کاڵ و چاندن و ئەو شتانە باشە یەک چە بڵێ بەهێز بۆ کاکە محەممەد شات و خان چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم باشی بەڵێ هەمیشە باش بی شات و بەڵێ لە پۆلی چەندی دەرچوم بۆ چوار دەرچی بۆ چوار زۆر زۆر باشە ئافرین باشە شات و تۆ لە پشوەکانە بۆ نمونە ئێسا وەرزی هاوینەوە پشووی قوتابخانەیە ڕۆژانە لە ماڵەوە خۆ بەچیەوە سەرقاڵەکەی وەڵا جاری وا هەیە بە ئیشەوە جاری وا هەیە بە وێنە دروستکردنەوە ئەی ئافرین زۆر زۆر باشە پێویستە ئەوە هەمیشە خۆتان بە بابەتی بە سوودەوە سەرقاڵ بکەن بۆ نمونە وێنە کێشان بۆ نمونە خوێندنەوە ئەگەر کاتان هەبوو لەگەڵ هاوڕێکاتانە یاری بکەن یاری زۆر باشێکە پێویستە ئێمە بیکەنەوە یاریانەی کە لە کۆنەوە هەبووە ئەزانی چی هەوڵ بن بە ئایپاد و تابلێت و ئەو شتانەی یاری نەکەن لەبەرەوەی زیان بە چاوەکاتان نەگەێنێ باشە؟ بەڵێ ئەفەرین شات و جات بەڵێ ئەی باشە شتێکم پێشکەش ناکەی بەڵێ ئادەی چی پێشکەشەکەی گۆرانی ئادەی کوردستان ئەم کوردستانە جوانە ڕەح و دڵ و چەمانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو تواناوێز سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەرگری نیشتیمان محەممەد پاکش ئەفەرین یەک چە بڵێ بەیەک بۆ شاتی ئەرگشی شاتی بکات ئەفەرین ئەنەس چۆنی باشم دەنگ و باسە چۆنە لا باش باشی ئەنەس لە پۆلی چەنی لا دەرچم بۆ چوار دەرچی بۆ چوار ئەفەرین حەزی لە قوتابخانەیە بەڵێ زۆر زۆر بەڵێ ئەی لەوانەکانتە هەوڵەی تێکۆشی بەڵێ ئافرینە نەزیان ئەنەس پێویستە بەردەوام گرنگی بە خوێندنەوە بی پێویستە وانەکانە بە باشی خوێنی بۆ ئەوەی لەگەڵ هاوڕێکانتا دوان نەکەوی لە پاشە ڕۆژە ببی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە باشە ئەنەس حەزەکەی کە گەورە بووی بی بەچی وڵابم بە وڵا نازانم زای من حەزەکەم ببی بەچی بەچی حەزەکەم ببی بە پزیشن ئەزانی بۆ 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 ئەوەی بێتە گوندەکەی خۆتان لێرە خزمەتکەی لەبەرەوەی ئێرە بنکەیتە دروستیتیان نییە تۆ لێرە خزمەتی مناڵانی ئێرە بکەی باشە؟ باش ئافرین ئەنەس حەزێکرد ئەمڕۆ هاتوو بۆ گوندەکەیەوە بەڵێ باشە سەیرێکی کامێرەکە بکە بڵێ سیتەڵی هاوڕێم بەخێر بێ بۆ گوندەکەمان سیتەڵی هاوڕێم بەخێر بێ وێرە زۆر سپاس بۆ تۆ ئەنەس گیان ئەنەس هۆراوە گۆرانی شتێکم پێشکەش ناکەی بەڵێ
دەست شتێکم پێش کوردستان ئەم کوردستانە جوانە خوێنە دوو چامانە خۆشم دەیە پەر بەدڵ ئەی پارێزم مەگوت و سەربازی گەل و خاکم هەڵی تش و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانەوە هێزم سنگن دەکەم بە قەڵام بۆ بەرگێنیشتان محەممەد پاکش ئەفەرین یەک چۆ بڵێ بەهێزی بۆ لێبە هەرکسی نەخۆر ئەنیا چۆنی وەڵا باشم دەنگ و باسە وەڵا عەیبم نییە ئەیا خوا هەرگیز عەیبە نەبێ ئەنیا و تۆ لە بۆنی چەنی دەچم بۆ پێنج دەرچوو بۆ پێنج زۆر باشە ئەفەرین ئەنیاکیان ئەنیا تۆ هاوڕێ و زۆرە کچەکان هەمی هاوڕێن چەند ئەم کچانە هەمی هاوڕێ من هەمووی بەڵێ ئەی باشم نیشەکەی بە هاوڕێ خۆ بەڵێ ئەفەرین منیش پێم خۆشە هاوڕێتی مناڵانی وەکویەوەکەم لەبەرەوەی ئێوە مناڵانی زۆر باش و زۆر شیرن ئەفەرین ئەنیاکیان ئەنیا بەڵێ گۆرانێکی خۆشە بۆڵی بەڵێ ئەدی وەز بن مزبن خەوتووە بووکەکەی من ئەمڕۆ یاری زۆرمان کردووە زۆر هیلاک بووە وەز بن خەوتووە بووکەکەی من ئەمڕۆ یاری زۆرمان کردووە زۆر هیلاک بووە ئەفەرین هەر بژی یەک چەم لە بێزی بۆ لێبەر ئەیوب چۆن بەڵێ بەڵێ باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باش خۆش باشی شکر بەڵا باش ئەفەرین ئەیوب بەڵێ تۆ حەزت لە چ وەرزشێکە وەڵا یاری دوو گۆڵی یاری دوو گۆڵی زۆر باشی لە دوو گۆڵیە وەڵا باش مەشقی باش هیوادار ببی بە یاریزانێکی زۆر باش لە داهاتووە کوردە میشە شانازی و پێوە بکە ببی بە یاریەک لە سەراسی جیهان یاریزانێکی زۆر باش ئافرین باشە بۆ شتێکم پێشکەش ناکەی مەتەڵێ گۆرانیە شتێک مەتەڵ ئادی مەتەڵ ڕاگەی پێ ناگەی ڕاکەی پێی ناگەی تیارەیە نا سیارەیە ناخێر کیسەڵە نەخێر سێبەرە بەڵێ زانیم یەک چەم لە بۆ لێبەر کەواتار بژی خۆم ئەفەری خۆم بەڕاستی منیش زیرەکم وایە بەڵێ ئەفەری دەست خۆش هەر بژی ئەی بکات چەپڵەیەکی بەهێز بۆ ئەی و بیش ئەفەری ئەسما چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم باشی ئەسما لە پۆلی چەنی دەرەچم بۆ دوو ئەفەری زۆر باشە ئەسما حەزی لە قوتابخانەیە بەڵێ ئەفەری زۆر باشە ئەسما تۆ یاریەکە لەگەڵ هاوڕێکاتە بەڵێ چی یاریەک زۆرەکە وەڵا هی نەزانی خەتخەتێن بەڵێ ئەی پەتێن ئەی هەڵما قۆ ئا یاریان نەموویە زانی ئا منیشەی زانم ئەفەری بەردەوام و یاریانە بکە لەگەڵ هاوڕێکەتە لە کاتی یاریە نەکەن ئازار بە یەکتری بگێنن باشە باش ئەفەری نەزایی چی پێویستە هۆراوەی مناڵان لە بەرگەی پێویستە مەتەڵ بزانی پێویستە گۆرانی بزانی بۆ ئەوەی لەگەڵ هاوڕێکاتە بۆ خۆتان کات بەسەر بەرن باشە باش یەک چەم بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەنەس چۆنی باشی دەنگ و باسە وەڵا باش ئەنەس لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی دەرەچم بۆ شەش ئەفەری نەربژی ئەنەس بەڵێ تۆ لە پاسکی لەزانی بەڵێ باشە زانی بە پاسکیل لێرەوە بڕۆی بۆ ماڵی خۆتان بەڵێ کوندەکەی خۆتان شارەزای بەڵێ ئەفەرین زۆر باشە منیش کوندەکەتان شارەزا مناتم بۆ خەراجیانی تر هەرگیز جارێکی تر کوندەکەتانم لە بیر ناچێتەوە پێم خۆشە بێم بۆ لای هەمووتان ئەنەس بەڵێ ئەزانی گۆرانی شتێکم پێشکەشکەی مەتەڵ ئادەی هەتا بڕۆی زیاکە ئەتا بڕۆی سیاکە بەڵێ پیازە نە هینە پانتۆڵە نەخێر ئەو شتەیە هین تەمەنە نە چییە؟ جێپێ ئەفەرین هەربژی یەک چەم لێ بێنزی بۆ لێبەر ئەفەرین هەمیشە پێویستە فێری مەتەڵی باش گۆرانی باش هۆراوەی باش بێن باشە؟ ئەفەرین ئەرینا چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشم ئەرینا چوویتە قوتابخانە؟ نە کەواتە خۆ ئامادە کردووە کە ساڵێکی تر بچیتە قوتابخانە وایە؟ بەڵێ زۆر باشە پێویستە کە چوویتە قوتابخانە گرنگی بە خوێندنەوە بی پێویستە گرنگی بە خوێندن بی پێویستە ڕێز لە مامۆساکان بگری پێویستە مامۆساکانی خۆش بوێ لەبەرەوەی ئەوان پێتان نەگەێنن ئەوان نەوەیەکی باش پێگەێنن
زۆر دڵخۆش بووم بەناسیتان ئافرین یەک چەڵێ بەهێزی بۆ لێبەر نەڵە ئازیزەکان ئەمڕۆ من زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە سەرەڕایی هەبوونی ئەو بابەهێزەش ئێمە توانیمان لەگەڵێوەیە کۆمەڵێک گفتوگۆی خۆش بکەین کۆمەڵێ زانیاری باش بگۆڕینەوە ئێوە کۆمەڵێ بەتەڵ و گۆرانی خۆشم پێشکەش بکەن ئێمەش ئەمڕۆ گۆڤارێکی زۆر بەسوودمان بۆهێناوە ئەویش گۆڤاری بەپولەیە کە چەندین بڕکەی باشی سەرنجڕاکێشی تایە وەک کۆراوە چیوۆک هەروە زانیاری بەسوود بەڕاستی زۆر دڵخۆشم کە مناڵانی وەکوویەوە ئازیزە بینم زۆر سوپاس بۆیەوە زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیظ یەکە بڵێ بەهێز بۆ خۆتان